پێش ئەوەی شاتمان بێنم و ببمە موسڵمان بۆشایەکی گەورەی دەرونیم هەبوو کە بوومە موسڵمان ئەو بۆشاییە دەرونیم نەما. ناوم فۆمی شیژی سوانشە لە ئەفریقاوە هاتووم و خەڵکی کامیرۆنم. هۆکار زۆر بوون کە پاڵنەر بوون بۆ ئەوەی ببن بە موسڵمان. بەهێزترین هۆکاریان جیاوازی هەڵسوکەوتی خەڵکی مەسیحی بوو لەگەڵ موسڵمانە. لە کاتێکدا زۆربەی خەڵکی وڵاتەکەی من مەسیحیە و بە پێچەوانەوە هەڵسوکەوتی جوانی مسلمانان لێرە لەگەڵ مەسیحی ئەوە بووە هۆکاری مسلمان بوون. بە شێوازێکی گشتی مامەڵەی ئەندامانی ئەم خێزانەی لەگەڵیان دەژیم لە کوردستان بە تایبەتی مامۆستا سادق کە هەڵسوکەوتی مامۆستا لەگەڵ من زۆر جوانتر و باشتر بووە لە هەڵسوکەوت و مامەڵەی باوکی ڕاستەقینەی خۆم. ئەوە هۆکاری مسلمان بوونم بوو. کە دەربارەی ئیسلام خوێندمەوە بۆم دەرکەوت ئەوەی کە من بە دوایدا دەگەڕام لە ئیسلامدا هەبوو. ئەو هەست و دڵخۆشیەی لە کاتی شایەتهێنانم بۆم دروست بوو لە هیچ ساتێکی ژیانما بۆم دروست نەبوو، هەستم پێ نەکردووە. ئەوەی کە لە وڵاتی من لەسەر ئیسلام و مسلمانان دەوترێ زۆر جیاوازە لەوەی کە ئێستا تیایدا. بۆم دەرکەوت ئەوەی وڵاتی خۆم هیچی ڕاست نییە. پێشتر زۆر تووڕە دەبووم، ئێستا زۆر هێمن و لەسەر خۆم.